شەوەکەی پێشتر زۆر قسەمان لەگەڵ کرد تقریبا نوو ساعتە قسەم لەگەڵی کرد لەگەڵ منداڵەکانم قسەی کرد کردکردەوە ئەو زانین مەلانی نازانی چونکە خۆم چەند جار محاولم کرد پێرەمەلانی بکەم وەڵاهی ئاوێستای خوشکم یعنی هەرچەندی باسی بکەم باسی کەسایەتی بکەم کەمە مامۆستای مەکتەبێ بووە ئەتر مامۆستای مەکتەبێ بۆ عشقی تربیەتی منداڵ بووە منداڵی زۆر خۆشویستیە هەردەم دەم بە پێکردنی بوو بەڕاستی هەر مەشاکلێک هەر مساعباتێک هەر ناخۆشێکمان هەبووە ئەم بەخۆم یەک بەخۆم تەلەفۆم لە بۆی کردیە چونکە لە دوور بێژیمی تر لە ڕێگەی تەلەفۆنەوە تااقەتیە واللهی ڕووداوەکە ڕۆژێکی طبیعی بوو تر ئەمن شەوی پێشتر طبعا ئەمن هەردەم هەموو ڕۆژ یان ئەوەتە بلانی کەم و ڕۆژێک ناڕۆژێک بە ڤیدیۆکۆڵ قسەمان لەگەڵ کردی شەوەکەی پێشتر زۆر قسەمان لەگەڵ کرد تقریبا نوو ساعتە قسەم لەگەڵی کرد لەگەڵ منداڵەکانم قسەی کرد هەر وەک ڕۆژی جاران تر زانین بەیانی دەچنە سەفەر زۆر طبیعی شەکە دەچین من ئەسڵم پرسیار ناکەم دەچنە کێ لەبەر سەفەر لەبەرەوەی دەزانم دێنە ئێرە پرۆپلیکەکەم بۆ باوەڕکەم خەبەرەکەی پێم گەیاند بە شێوازێکی جوانیش پێگەیاندم گوتی باوەڕکەم ئابۆ پێشکایە لە سەفرە بەر بوویتەوە پێشکایە تر دوای زانین بە ڕێگای تەلەفۆنات پشت زانین کەوتنە ئاو کردکردەوە ئەو زانین مەلانی نازانی چونکە خۆم چەند جار محاولم کرد پێرەمەلانی بکەم هەردەم دژی ئەو فکرەی بۆ کە پێرەمەلانی لە ئاوی زۆر دەترسم طبیعەتی زۆر خۆش دەویست